من توران ئومێد لە شاری هەڵەبجەی شەییدەوە بە شانۆیی زەرو بەشدار بووین توانیم خەڵاتی یەکەمین ئەکتەری کچ ببەم سوپاس بۆ ڕێکخەرانی فێستیڤال سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. بەڵێ ئەمڕۆ وەکو لیژنەی تاحکیمی بەڕاستی ئێمە هەوڵماندا میتۆدێکی زۆر تایبەت بەکاربێنین دوور بێ لە ئاواڵتیف و دوور بێ لە سەری با بڵێن شتی هاکەزایی و سەرپێیی و لە هەمووشی گرنگتر من سەرەتا پێشنیاری ئەوم کرد کە تکا بکەین کە بەپی ئیشتیهای شەخصی تەقیمی ئیشەکان نەکەین هەروە لە بەروی لیژنەکە هەمومان خیبرێکی زۆر درێژمانەیە لە شانوە لەسەر ئاسێکی نێودەوڵەتی هەوڵماندا پێکەوە لەو وەجە نەزەرەوە تەقیمی ئیشەکان نەکەین کە چۆن ئێمە ئیشەکەین بەڵکو ئەو شتەی دێتە بەرچاومان لەسەر ئەو ئەساسە تەقیمکەین بۆیە باشترین ئەکتەری کوڕ بەخشرا بە ئەحمەد مەڵز سووریا باشترین ئەکتەری کچ بەخشرا بە شاری هەڵەبجەی خۆشەویست کوردستان بە خات و توران ئومێد باشترین دەرهێنان بەخشرا بە گروپی شانۆیەکی کوردی کە لە تورکیاوە هاتبوون بەڕێز کەیمان حوسێنی هەروەها باشترین بیرۆکە بەخشرا بە ئێران تەبرێز هەروەها باشترین با بڵێن تعبیر ئەدای بە کۆمەچی یا بە جەرسیکردنی بە کۆمەڵ بەخشرا بە شانۆگەری عەزرا کەرکووکی خۆشەویستم هەروەها باشترین نمایشتی شانۆیی بەخشرا بە ئێران شاری مەریوانی خۆشەویستمان لەبەرەوە سپاستانەکەم بە هیوای ساڵی داهاتوو یەکتری ببینینەوە. بە ناوی داهێنەری جوانی مفیدەی زارعزادەم لە ئێران لە شاری مەریوان بە شانۆی ئەمە ژیانە یا ژانە شکر بۆ خوای گەورە پار و ئەم ساڵ من توانیم لەم فستیواڵە بەشدار بم و بەدەستی پڕ بگەڕێمەوە. ئێمە توانیمان خەڵاتی باشترین کار لە فستیواڵی بینالملەلی کەرکووک بۆ خولی نۆهۆم وەرگرین زۆر دەستخۆشیەکەم لە بەڕێوەبەری ئەم فستیواڵە زۆر فستیواڵێکی خاسە ئینشاڵڵا کە بتوانین بەردەوام هەرچی ساڵی ئێمە شرکت کەین لەم فستیواڵە.